دانشترین این پیشکرنا دویما سروکیبری امریکا دونالد ترامپ لی سیناتوی بردوامن. لی کاتای آینیا کاگایی لی عراق راستی گف و مترسین ایریشن گروپین تروریست به. ده جشن والنتاین دا جن امریکی کرد پشتی زواج 52 سالان جاره کدن حس کرنا خونو دکن. چه برنامه کرد کنکشن دنگی امریکا ل واشنطن پایتخت سلاو و رزن من صالح دمیجر جبو بینرین هجا ل هر جهه کی هون ل دمینن ریوبرین پیشکرنه ین انجمن نوینران امریکا دوسیا خویا پیشکرنا دویما سروک دونالد ترامپ به داوی آنینو آرگومنت وان او کو ترامپ با اوای کی راست برپرسه لدور هولدانا گوهرتنا انجام دنگدانا دسته هلبجرا انکو الکترال کالج وان نها دوسیا دیجی ترامپ را گهاند بر دست سیناتورانو ادیل سیناتوی دمینه کو بریاره بدن چارنوسا ترامپ بده. دموکراتان ده دوسیا خدا ویدیویا که پیشکش کرد که نشان داده چاوا یاسادانرین امریکی جبر خو پیشاندران رویان. او ده بیجن اگر ترامپ نی قدخه کرن جوارگرتنا هر پوسته که فرمی او ده جاره کدن آلیگرین خوا گر بکه. دموکرات هر وها دبیجن جبر کو ترامپ به سالان هاندریا تندوتجی کریه و رد کرد کو بیجه وی هلبجارتنین ده 2020 جدستان کنگرس امریکی روجا ایرو دبن نوباداریه که گرانده یه. ریوبرین این پیشکرنه آرگومنتین خواه پیشکش کرن ده دمکه ده کو نپیش بینه 17 سیناتورین کوماری تولی دموکراتان بن جبو اریکرنا امپیش کرنه جبر کو 67 دنگین سیناتوی پیوستن جبو کو امپیش کرن بچه سری. وکو چاوا کوماری و دموکرات نلهون خلک امریکا جی دابش ویا لدور پروسه امپیش کرنا دویما سروکی بری دونالد ترامپ. ده راپرسیه که اپسوس ده که جبو اجانسا رویترزی هاتبو چه کرن ریجایا 47 کسان جسدی گوتبو دوی ترامپ وره گناهبار کرن و چلیجی گوتبو نا. جبو شیروفا کرنا و مجاره و رونوی کرنا و نها دکتور آزاد برواری شارزای ریوبرنا جواکی در روشن آورته ده بریا سکایپ جویلاتا مینیسوتای به مرایه. دم باش دکتور آزاد تو دبیجی افدا باشبونا سیاسی چه قاس در باسی ناوا جواک امریکی بویه؟ روز باش سلاف بوده و بو بینرت بو پروگرامت سپاس بو بدرفته. بله جواک گلک رنگی که مازن یا دابش بود سر هر دولایا چونکی گوری درون آسیا جواکی سوشال سایکولوژی دبیجن اگر لاینن هاورک لاینن وکی عرب دبیجن منافس رز لقانونت هاورکی نگیرن هاورکی بیت دجمناتی مخابن یا درباسیوی آلی بوی جارا کسی امریکی اگر پارتی کشی دابه یا لاینگیر پارتی کشی به جاوان لی بو سروکه که جهاتی و پشیان هل بجرن اگر پارتیا دیجی با آن اگر شلاینه دیجی با دنگدان سروی بنمایی بو بس نکه نبس اندامت پارتیا دیف بر بجر پارتیا خدنگی دیدن حوالو لاینگیره توی پارتی جیل دیف و پرسه پریوتشن شبر هنده او دابش کرنه گلکی یا کیرد جواکا امریکی دا گلکی باندوره که مازنیال سر خلکی جیانا روزانه خلکی امریکی کری باشه دکتور یعنی تو ودگرینی چه؟ ودگرینی قناخ وهایه لگلک ولات اندین دنیای جی وها بویه ادی سیاست تفلینا و جواکه ده به یانجی تگره دیدی به سروک امریکای بری دونالد ترامپ و شیوازی دار سردریاوی به مجاره را دمام رو برخواد تلوان پترش 200 سالت سیاست امریکا بویه ولاتا کی سر بخوا سیاست دموکراتی بری جارایی که سروک انجام دنگدانه نپجرینید چه بویه که هنده پرس هاتنه کرن کانال و ایالت آن لوها چه بویه بن پیکرنا قانون دنگدانه بویه آن نبویه و اول پروسیسه که دموکراتیه یعنی تشتکی گره که باشه بو سیاست امریکا و دموکراسیت امریکا که اوله کلینا بهن کرن و تشت بهن درست کرن اگر شاشی حال بیتا کرن
بس جرایی که سروکک انجام دنگدان نپذیرینید و دیسا جی پرنگه که نه راستو خو حوالت خو پشتگیرت خو لانگیرت خو وره که ده سر کانگرس جهه که پیروز بو ملت امریکی او جرایی که او ساچه بوی جرایی که سروکک وی رنگی دانستاندن گل انجام دنگدان دادن دکت بهرا پتریا وقتی وصابویا ترادیشن امریکا وصابویا او سروکی براوا سروکی بربجری دیتر پیروز باهیوی بربجری کریه او بویا براوا او دنگ زورینه برین کو بیت سروکی تهتی امریکا. باشه دکتر یعنی باندور هر وقت یعنی زمان بویا ام بخوازن نخوازن جواکی دابش بویا حتی د پروسه دنگدان د جوها بو نزدیکی 75 میلیونان دنگ خدابون ترامپ او یک راستیه که سر عرضه لیتو دبیجی او پروسه و امپیچ کردن اگر به داوی ببه چه به اره ببه امپیچ کردن نبه و باندور اول سر جواکی سفک ببه لیوی بمینه او یک از باورم باندوره و دمکی باش بمینه مخابن کار سروکی نی جو بایدن کاری که قرصه کاری که گیران الپیشاوی کو وان هر دو لایان تفرق نزدیکی کرد ودا باش کرنه کمتر کرد برای جواک امریکی بدات که چه باشه بو ملت امریکی نبو پارتیا کماریان پارتیا دموکرات کماسیا دموکراسی دوان پارتیا دا گلکی یا برچاوه تا راده که مزن ترامپی کنترل پارتیا کماریا کری گلک کسایتی پارتیا کماری بدنگیشکاند و ناراضی بونا خوش ویروشه دیار کرد ویت رزل دموکراسی رول دموکراسی بهتا گرتن دم ملتی دنگ دا بگمان وقت بنا دو بر بجر ده هندک دنگی دنوی و هندک دنوی بس ویت زورینه بهتا رز گرتن دنگ زورینه بله هر حال یعنی هر چندی که وقت جی بحث وای که کرد که دنوا کوماری هم بخود جی ارگومنت که نه تنید ناوینا کوماری و دموکرات دا تدبیجی اف امپیچ کردن چقاس ضررمندش بو نوا پارتیا کوماری بخواه یعنی و دموکراتی زانن که ریا وان گرتیه که 17 سیناتور اندین کوماری دنگ نادن وان چما اونا ویکی بری ودمن از بیشم پارتیا کماری البردوریانه که بو که آن پارتیا کماری ترادیشن پارتیه بپارزید آنجی لدو شوپا ترامپی بچید برهنده گله کسایتی دستش کار سیاسی کشا هندک وزیر دستش کار سیاسی کشا بری سروکاتی ترامپی دو ماهی به دمکی گله که کرد که وقت دستش کاری کشانه نبو رنگه که نورمال از باورم اگر پارتیا کماری وساجی دیاره که دنگ کو امپیچ کردن نبید که ترامپ نهت امپیچ کردن آن که ترامپ شد پاش روژه دادی سا خبر بجیر کتن بو سروکاتی امریکا از باورم اف پتر سر ایشی بو پارتیا کماری بید دموکراتا بگمان ده سر ایشی و در سریه کمازم بید بو ملت امریکی چونکو گلک شیانت وی ملتی دید مثلا هفرکینی داشتن مثلا دشمناتی ویلاینی ولایانی دی داشتن بله نرینات زلال بود دکتر آزاد از دوالی برنه دکم دکتر آزاد برواری شرازای ریو برنا جواکی در روشن آورته ده تجویلات همین ستاب مراوی گلک سپاس بو بشتر بوناته پشتی کودتای لشکری یکی ماه شباط لولات میانمار امریکا هن جزاین دن دانه سروی ولاتی کریزا میانمار یک جه تستن سرطایی سیاست در وی سروک جو بایدن ده دمکی ده که ریوبریوی سوزدایه بروانی دموکراسی بکو در روی بلندبون هجمونا چینه یا لحرم دا راوسته. پشتی کودتای لشکری ایک شباط لمیانمار لروژا چهارشنبه سروک امریکا جو بایدن را گهان که او ده سزاینی لسر برین لشکرین ولاتی برجواندین وانی کارسازی و مالبات هنوان سابینید. اول زیده باری اوان سزانه که سال 2017 و جبوان زورداری الکمینه یا روهینگیا یا میانمار و هاتین دانان.
We will identify at مدوی هفته ده بین گاوین یکمین جه ارمانجین خواه بدن ناسین هر وها جی امی دستانا خواه لسر برهمین در چویی بهستر بکن و امی آلیکاریا امریکا جه حکومتا بورماره راوستینن لیبلی امی آلیکاریا بیما تندرستی او کومکن چالاک ین جواکا سویل بردوام بکن یه گوسوده دکینن گلی بورمایی. دگل تگلین آبورین سنوردار و سزاین بره کاریگری امریکا لسر میانمار سنوردار کریه. لگوری شروع و کاران او سزاین امریکا اگر حوال بندن امریکا جیدان نسر ده کاریگری خو هبید. Maybe in cooperation with دبگو امپیوندیان به آلیه دن ره بکن وکو جاپون یا گول استقوانه که مزنه ده آبوریا جیهانی ده و امریکا دکاره هنکی آلیکاری بکه دواری آبوری ده یا بهایی و فیده و شروفه بکه و دموکراتی وگرینه. واشنطن دگل حوالن خوین هرمیه. یابان هندستان کمالگانه توین با شروع رشحلات آسیا کار دگد ین کو پیشگیری خوب مایده کرن امریکا ده میانمار دا دیار دگن. Continue engagement بردامی پاروکرنی او ری بند کرنا دور خستنا مینمار او ری دانا امریکا گورو لکی ده آوا کرنی ده بلیزه و بگیجه لحواتنه که برفره. کودتای میانمار دست بگیریه پشتی تاوانا پاش و چونا دموکراسی الهرمه. وکل برونی و ویتنام، لاوس، کمبودیا، فیلیپین برچاف کرن آوان وکو باریکانه که استراتیجیا دیگل چینه. وکو آستنگه که دهت دیتن بوره و بریا امریکا. How do we compromise and play the long چامی پاش وهرن و لیستکا دو مدریج بلیزن و کنالان وکری بهلن برژیمین یگو امل دیجیوانن. چاوا امدکارن به پاش وهرن و شپرگالی بنگهین دا کوین جبر گرجیا بچینیره گو ده همان دمیده اف گرجیا ما به آوایکی ایدئولوژیه. امریکا جبو سزا کرن والاتان و گوالاتا که دوری هات یارخ نگرن. او جی پشتی هرشال سر کنگرسی جلوی آلی گرن سروک بره امریکا دونالد ترامپی و که به نراستی دبیجن هل بجارتنا سروکاتی امریکا هات بود زین. همان گوتم بو کلشکر میانمار بو تتای بکار اینا بو. I don't think it was ever all that effective. از ناکم گو بری اف کارگری هبو ددما گو امریکا سردانا ولاتین لباشوری روجلاتی آسیا کر وکو شیردوان لبلی نها هر کس وی کنی خواه بیبکه. شیردوان اولهیان اجتماعی امریکا جک سولوان دبیجید بو سزاین میانمار پیشگیریا هر دو پارتیان هیا. لوی دازانین کو امریکا لمال جی کارگی و سایه کو پیدویا بگد. Pulling our country together, revitalizing our یک گرتنا ولاتی ما او گش کرنا سازین ما ین دموکراتی و آوا کرنا یکیتی زیده تر وکو سروک بایدن آخوی بو او یک وی پارکی مزن به او گرینگ و بباندور به خباتین مده لجیهانی. شروع و کار دبیجن چید بیت گوندک حوال بندان بسیار لسر بریارن امریکا لسر حرمه هبن. جبر گوهارتنین سیاستا در ویا واشنطن دگل هر و بریکانی. سروک کمیسیون یکیتی اروپی بروانی استراتژی یکیتی یا واکسین کرنا لدیجی ویروسا کرونا یکر دیده مکیده که درنگ ماینا و بلاف کرنا گهاندنا واکسینان راستی رخنه یانده به. پامنیر دنگ امریکا لندن هنری ریجویل دبیجه یکیتی اروپی ده گلک انیان دا راستی کریزانده به. ئەم ژنە بە تەمەنە 105 ساڵەیە لە شاری کۆلۆنیای ئەڵمانیا ڤاکسینەکەی وەرگرت. شتێکی زۆر باشە سەرەڕای ئەوەی من بەتەمەنم ئەواتە خوازم خەڵکی تریش هەمان شت بکەن. زۆرێک لە ئەوروپایەکان ڤاکسینەکەیان دەوێت بەڵام کەمی ڤاکسینەکە لە ئارادایە. ئەم دەستپێکردنە هێواشەش بووەتە هۆکاری گلەیەکی سیاسی لە یەکێتی ئەوروپا. لە سەرەتای هەفتەی مانگی دوودا یەکەم جورعەی ڤاکسینەکەیان داوە لە کەمتر لە سەدا 4 دانیشتوان بە بەراورد بە لە سەدا 11 لە ئەمریکا و سەدا 17 لە بەریتانیا. دەتوانین بڵین یەکێتی ئەوروپا خراپ ڕەفتاریان کرد لە گرێبەستکردن لەگەڵ کۆمپانیاکانی دەرماندا بە بەراورد بە ئەمریکا و بەریتانیا. دەیانزانی پرۆسەکە هێواش دەبێت و کاریگەری خراپی دەبێت. کێشەی تریش هەبوو کە پڕۆپاگەندە دەکرا بۆ هەندێک ڤاکسین لە کۆمپانیای جیاوازەوە. بروکسل هەندێک ڕێوشوێنی سەپاندووە لەسەر هەناردەکردن بۆ دڵنیابوون کە ئەو کۆمپانیانەی ڤاکسین لە ئەوروپا بەرهەم دێنن گرێبەست لەگەڵ یەکێتی ئەوروپادا ببەستن بەر لەوەی بینێرنە دەرەوە. لە کاتی گفتوگۆکان لەگەڵ یاسادانران لە یەکێتی ئەوروپا ڕۆژی چوارشەمە سەرۆکی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا ئۆرسولا ڤاندەرلیان ڕایگەیان هەڵەش کراوە.
دوا کەوتین لە ڕێگەپێدان خۆشحاڵ بووین دەربارەی بەرهەمێکی زۆر ڕەنگە لەوەش دڵنیا بوو بین لەوەی پێویستمانە بەدەستمان دەگا بەڵام ڤاندەرلاین بەرگریشی لە پلانەکەیەکی ئەوروپا کرد ئەو شتەی ڕاست بوو کردمان پێکەوە داوای ڤاکسینەکەمان کرد تەنانە ناتوانم خەیاڵی ئەوەش بکەم کە وڵاتانی گەورە کۆمەڵەکە جێدەهێڵن و وڵاتە بچووکەکان بێ ڤاکسین جێدەهێڵن ئەوە چی دەگەێنێ دەربارەی یەکێتی ئەوروپا دەربارەی وڵاتە بچووکەکان یەکێتی ئەوروپا ئەو کڕینە بەکۆیی ڤاکسینەکە بۆ ئەوان سەرکەوتوو بوو بەڵام هەندێک وڵاتی ئەندامت هەیە کە ڕێژەیەکی زۆر ڤاکسینی لەبەردەستە وڵاتی تریش هەیە هیچ ئەوەش ململانی زۆری دروست کرد لە ناو یەکێتی ئەوروپادا ڕەنگە ململانەکەیان تێپەڕاند بێت بەڵام ڕەخنەکان لە کۆمیسیۆن یەکێتی ئەوروپا لە بەرزبوونەوەدایە ئەو هەڕەشەی یەکێتی ئەوروپا بەڕێگەکردن لە هەناردەکردنی ڤاکسینەکە ڕێگان نەدا ڤاکسین بگاتە ئێلەندای باکوور هەرزوو وەستێنرا کە بۆ هۆی ڕەخنەی لەندەن و دەبوون لەو نێوەندەشدا و لە قەیرانێکی تردا سەرۆکی سیاسەتی دەرەوە جۆزیف بۆرێل ڕوبەڕووی ڕەخنەی توو بۆ بەهۆی گەشتەکەی بۆ مۆسکۆ لە کۆتایی هەفتەی ڕابردوودا بە پێچەوانەی ئامۆژگاری بەرپرسانی یەکێتی ئەوروپا رووسیا سێ دیبلۆماتی ئەوروپایی دەرکرد هاوکات کابوریل لەگەڵ هاوتا رووسیەکەی سێرگێ لاڤرۆڤ کۆنگرەی ڕۆژنامەوانیان دەبەست ئەو ڕێو شوێن گرتنە بەرەش لەسەر ئاستێکی فراوان والێک دەدرێتەوە هەوڵدانە بۆ شکاندنی یەکێتی ئەوروپا کە پشتگیری سەرۆکی ئۆپۆزسیۆن ئالێکسی ناڤالنی دەکات کە ئێستا لە زینداندایە ئەم هەفتەیە بۆرێل ڕەخنەی توندی لێگیرا کاتێک ڕوبەڕووی یاسادانرانی ئەوروپا بووە بڕیارتدا بچیت بۆ ئەوێ بچیتە نێو ئەو تەڵەیەی سێرگی لاڤرۆڤ بە وردی داینابوو شیکەرەوان دەڵێن ئەو جیاوازیانەی نێوان یەکێتی ئەوروپا دەشێ بڕەوێتەوە ئەگەر بەرنامەی ڤاکسینەکردن لە ئەوروپا خێراتر بکرێت بەڵام هەردووە کەوتنێکی تر دەبێتە هۆکاری زیانێکی بەردەوام لە یەکێتەکە لە چاوی میلەتەکانیانەوە یەخرا بەرزنجی دەنگی ئەمریکا لە ئەمریکا دۆرە 28 میلیۆن کەس هەری کێم دەرزیەکە ڤاکسینە کۆڤید-19 وەرگرتنە لێ پرۆسەیە بەڵافکردنا دەرزیان هین ئەو قاس هێسان نەبوویە بە تایبەتی دەربارەی پێشخستن و پاشخستنا کەسێن کو دەوێ ڤاکسینان وەرگرنە هاوکاتی ئەوەی بەشی زۆری ئەو هاوڵاتیە ئەمریکایانی لە بەردەم بەرزترین ئاستی مەترسیدان و چاوەڕوانن ڤاکسینی کۆڤید-19 لە خۆیان بدەن مارک سەسمن دانیشتووی دیسی پایتەخت دوو دۆسی ڤاکسینی مۆدەرنای لە خۆ داوە بە دڵنیاییەوە من هەلی سیستەمێکی سەقەتم بۆ خۆم قۆستەوە مارک سەسمن تەنها تەمەنی 36 ساڵانە و هیچ کێشەیەکی تایبەتی تەندروستی نییە کەچی لەگەڵ ئەوشدا ئەو هێشتا لە نێو ئەوانەدا نەبوو کە مەرجەکانی وەرگرتنی ڤاکسینەکە بیان گرێتەوە من لە نزیک بازارێکی سەوزە و میوەجاتەوە لە دیسی دەژیم تەلەفۆنم بۆ دەرمان سازەکە کرد کە لێ بپرسم کە ئایا دەکرێت خۆم و هاوسەرەکەم ناونووسی لیستی چاوەڕوانی بکرێن بەهۆی ئەوەی کەسانێک نەچوو بوون ڤاکسینەکە لە خۆیان بدەن هەر بۆیە بڕێکی زیادەی ڤاکسینەکەیان لا هەبوو هەر بە توانەوەی ڤاکسینەکە دەتوانرێت بۆ ماوەی 6 کات ژمێر هەڵبگیرێت هەر بۆیە دۆزینەوەی کەسانێک بۆ ئەوەی ڤاکسینەکەیان لێ بدرێت لە بری ئەوەی فڕێ بدرێت ئەمە بەلای هەندێک لە دەرمانسازانەوە سەرتۆپی بایەخیان بووە دەیڤ ماکمێڵنی تەمەن 31 ساڵان کە هێشتا ئەویش ناوی لە نێو گروپی کەسانی پێشەوەدانیە بۆ وەرگرتنی ڤاکسینەکە سوودی لە دەرفەتێک وەرگرت کاتێک مەکمیلن بە هەڕەمەکی هەڵبژێدرا بۆ ئەوەی ڤاکسینەکە لە خۆی بدات لەو دەمەی لە بازارێک لە پایتەختی ئەمریکا پێداویستی بۆ ماڵ دەکڕی بەگشتیم پێم وایە خستنە بەردەستی ڤاکسینەکە وەک دەزانن سەخت بووە من خۆشحاڵم کە توانیم ڤاکسینەکە لە خۆم بدەم بەڵام ڕاستیەکە ئەوەیە کە ئەوان دۆسی زیادەی ڤاکسینەکەیان هەبوو بێت بەڵام سیستەمێکمان بۆ مەبەستە نەبوو بێت جا ئەوە مای ناومێدیە وتەبێژی جایند دانیال وۆک بە دەنگی ئەمریکای گوت حاڵەتەکانی جۆری ماکمیلن دەگمەن و کارمەندانی دەرمانخانەکانی زنجیرەی بازاری جایند پەیڕەوی سەرجەم ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی واشنگتن دەکەن متمانەکردن بە ڤاکسینەکە هەتا دێت لە زیادبووندایە بەڵام بڕەکەی هێشتا کەمە بۆ ئەوانەی چاوەڕوانی دەکەن پشویان وانامێنێت بۆ ئەوانەی خۆیان لە سایتەکان ناونووس دەکەن کە پێدەچێت بەهۆی نەبوونی بەدەستهێنانی وادەی کاتی وەرگرتنی ڤاکسینەکە گیریان خواردبێت لەم دەرمانخانەیە لە شاری ئەلێکزاندریای ستانی ڤەرجینیا ئەوانەی بە هیوای وەرگرتنی ڤاکسینەکە بوون لە ناکاودا و بێ ئاگادارکردنەوەی پێشوەخت دەرکەوتن و لە قۆناغێکدا خاوەنی دەرمانخانەکە ناچار بوو پرۆسەکە ڕاگرێت خەڵکێکی زۆر لێرەوە هەتا ئەوێ ڕیز ببوون دەستیان بەشەڕ کرد هەموو کەسێک دەویست ڤاکسینەکە لە خۆی بدات ئەو دیمەنە ئازاری دام بەڵام هەندێک جار ناچار دەبیت بە نەخێر وەڵامیان بدەیتەوە
لە پێناو و کۆنتڕۆڵکردنی ڕەوشەکە بەڕێوەبەرەتی تەندروستی شاری ئەلکزاندریا چوونی بەبێ پێشوەخت وەرگرتنی وادەی وەرگرتنی ڤاکسینەکەی قەدەغە کرد و سیستمی ئامادە باشیشی دانا بۆ ڕێگیریکردن لەوانەی نۆبەبڕی دەکەن. ئێمە لیستی زیادەی ناوی خەڵکمان لایە ئەوانەی مافی ئەویان هەیە کە هاوبەشانی جیاوازمان بتوانن تەلەفۆنیان بۆ بکەن و پێیان بڵێن ئایا دەتوانن زۆر بە خێرایی بگەنە ئێرە چونکە ڤاکسینی زیادەمان لا دەست دەکەوێت. ئێمە لە ڕاستیدا پێویستە ئەو کەسانە بکەینە سەر تۆپکی بایەخمان ئەوانەی کە لە بەرزترین ئاستی نەخۆشی قورسەکان و مەرگدان. خانەوادەیە دێکستەر کە لە هەفتاکانی تەمەنیاندان تەندروستیان لە ڕیزبەندی مەترسیدایە هەردووکیان پەیڕەوی هەموو پرۆتۆکۆلێکیان کردووە و بە ئارامەوە چاوەڕوانی دۆسی دووەمی ڤاکسینەکە دەکەن هیوا دەخوازن کەسانی دیکەش جێپێی ئەوان هەڵگرێت. کەسانێک هەن نۆرە بڕی دەکەن دەزانی دەم کارە شەرمەزاریە پێم وایە ئەم جۆرە کەسانە وەک دەزانن ئێوە بێبەش دەکەن یا ئەوانەی زووتر هاتوون هەروەها ئەوانەشی کێشەی تەندروستی زۆر مەترسیداریان هەیە و نەهێڵن ئەوانە یەکەم کەس بن لە وەرگرتنی ڤاکسینەکەدا. حەزم دەکرد هەر زۆر لە زووەوە هەوڵێکی نیشتیمانی ڕێکخراوم لەم بارەیەوە بەدی بکردایە ئەو کارە زۆرێک لە دڵەڕاوکەی لە ناوچە تایبەتەکانی وڵاتدا نەدەهێشت سەبارەت بەوەی کێ یەکەم جار ڤاکسینەکە وەردەگرێت و چۆن ئەم کارە بە ئەنجام بگەێنرێت. پێکاتەیە ئاینیە کاکایی لە عێراقی کۆ لە 18 گوندên باشووری پارێزگاها کەرکووکێ دژین دەبنە ئارمانج عالیە گروپên تەرۆریست و توندرەوە لە گۆر سەرکردەیەکی پێکاتەیە کۆ ji dengê ئەمریکا را ڕاگەهاند. پەمنێرێ me li Kerkûkê ئاگahiyên bêhtir di vê raportê de hene. ناوچە کاکەی نیشینەکانی کەرکووکە کە زەرمەندترین پێکاتەی دەست هێرشەکانی داعشن. ئەوان سەرباری هێرشی بەردەوامی سەریان بەڵام هێشتا بەشێکیان زیادی خۆیان بەجێ نەهێشتووە. لەوەتی ئیرهاب و قاعدە دروست بی و داعشیش هاتە سەری تاکو ئیستاکە ئەوە تا مەقبەرەکەمان دیارە گۆڕستانەکەمان لە عەلیسەرایە 450 شەهیدی دەستی ئەوانەمان هەیە لە ئەم مەنطقەی کاکەی یعنی کەرکووکش لەگەلی. گوندی ڕزگاری باشووری کەرکووکە کەسایەتیە کاکەیەکان کۆبوونەتەوە بۆ وەرگرتنی کتێبێک لەسەر ژیان و گوزەرانیان لە سەردەمی کۆرۆنادا کە دەستگای کەرکووک ناو بۆی چاپ کردوون. لە کۆبوونەوەکەدا چەند ژنێکی چالاکوانی کاکەیی ئامادە بوون و موعاناتەکانیان خستە ڕوو. موعاناتی ژنی کاکەیی ڕێگە نادرێ پێیان بێنە دەرەوە ڕێگە نادرێ پێیان پێی ئەڵێ وێنە بکێشە بەس نەچری مەکە بڵاوی مەکەرەوە ئەی باشە بۆ یان ئەڵێ گۆرانی بڵێ هەر لە ماڵەوە حەقت نابێ دەرچیتە دەرەوە یان ئەگاتە مستەوای کولیە کۆلیج ئەو کچە بەڵام نایەن ئەڵێن وڵا کوڕ هەیە لە کۆلیج نابێت تۆ تێکەڵی ئەوان بوی بەڵام بۆ کوڕەکەیان ئازادە. خراپی ژیان و گوزەران و هێرشەکانی سەریان سەرۆکی نێردەی نەتەوە یەکگرتوەکانیشی لە عێراق ناچار کرد ناوچە کاکەی نیشینەکان بەسەر بکاتەوە بەڵام هەوڵەکان هێشتا هێرشەکانی سەریانی ڕانەگرتووە. ئێمە وەکو کاکەی لە عێراق و کوردستان کە نوێنەرێ ڕاستەقینەمان نییە بتوانێت ئەم دەنگەی کاکەی بگەێنێتە شوێنی خۆی بەرەوە ئێمە وەختی عەدەدمان ئەو عەدەدە زۆرە نییە بتوانین ململانەی کورسی بکەین ئەمما خۆیانیش ئەگەر حەزابەکانە ئەگەر هەموو لایەنەکانە ئەو احتیمامیان نراوتە کاکەی وەکو مجتەمەعاتێتر بتوانن کۆتەیەکی بۆدا بنن تا بتوانین دەنگ بگەینە ئەو شوێنەی کە بمانەوێت. سەرباری هێرشی سەریان بەڵام کاکەیەکان دەستبەرداری ئاین و جلو بەرگە ڕەسەنە کوردیەکەیان نەبوون. ئەوان ڕقیان لە ئاینەکەی ئێمەیە ئاینەکەی ئێمە شۆتە دیارە نییە بڵێن ئەوە دەستگاکەیە لەکوێوە هاتیە چۆن بێ چۆن نەوێ تاریخ گشتی باسەکە ئەمجا ئەوان ڕقیان ئەلەوەیە لەبەر ئەوەی کە ئێمە با بڵێن وەکو نوێژ ناکەین یا ڕۆژی ناگرین هەر دینێ دەستور خۆی هەیە هەر کەسی ئەو ڕێگاکەی خۆی اینجا ئەلەوە ڕقنیان لێمانە و ڕقنی خاصیانیش لە باشیەکەمانە. کاکەیەکان نیشتەجێی 18 گوندی باشووری کەرکووکن بەڵام بەهۆی دۆخی نالەباری گوندەکانیانەوە تا ئێستا چەند گوندێکیان بە ئاوەدانی ماونەتەوە و ئەوانی تریان چۆڵیان کردووە. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا کەرکووک. بەڵێ بینەرن هێژا ئەڤ راپۆرتەمەیە بێژی لە دۆر جەژنە حەزکردنەیە جەژنە ڤالەنتاین یا ڕۆژە چاردێ مەها شەباتێک و ڕۆژە یەکشەمەیە
ji bo vê bûneyê Pemnêrê me li Silêmaniya Herêma Kurdistana Iraqê serdana mala Elî û Xatûnê kir ku hevjînê hevin û piştî 52 sal zewac hezkirina wan qet kêm nebûye û ew giringiyê didin rêzgirtina di navbera jinê û mêr de. مامۆستا عەلی پورەخاتوون ئەو ژن و مێردن کە ماوەی 52 ساڵە لە ژیانی هاوسەرگیریدان و لە ئێستادا لە قەتپاڵی چیاکاندا درێژە بە ژیان دەدەن. لەم ماڵە سادەیەدا کە ڕووکارێکی تایبەتی هەیە، وێنەی هەردووکیان پێکە و پشیلەی ماڵەکەیان یەکێک لەو شتانەی چاوت ڕادەکێشێت. دەگوترێت عشق لە کورددا قەدیمە. ئەدەبیاتی کوردیش پڕە لە ئەفسانە و چیرۆکی لێوانلێو لە ئەوین. پێکەوەی 51 ساڵی مامۆستا عەلی و پورەخاتوونیش چیرۆکێکی ترە لەوانە. پورەخاتوون پێی وایە کە خۆشەویستی و هاوسەرگیری لە ئێستادا زۆر گۆڕاوە. جاران لە بنی داران ژواندانراوە و یەکیان بینیوە، بەڵام ئێستا گەلێک جیاوازە. لە داران و لە زابڕیم لەکوێ لە شوێنێکیان یەکدیدی و لە مازمان بێ لە داران بێ یەکدیکان دوان بوو ئەوە ڕازی بوون و هەر ئەوە بووە ئەلحان بە موبایلێک دیا ڕازی دەکەن کەسێک دینان بێ جارێک پێ مازوەی دەبینی لە داری دەبینی بەخوای ئەلحان بە موبایلە ئەرێ وەڵا سواری بارگینەکیان کردم لە یان ڕادەست گرتم هەتا گەیشتم مێرە بەر نەبمەوە ئەمە داوم بەخوا خۆم ڕانەدەگرە سەر وڵاتی. لە خانوویەکی کوردەواریدا لە گوندی ئەبوبەکری قەزای پشدەر کە ڕووی لە چیا بەرزەکانی قندیلە پێکەوە دانیشتون و بەدەم خواردنەوەی چاوە باس لە ژیانی هاوسەرگیری و زەماوەندی کۆنی کوردەواری دەکەن. مامۆستا عەلی پێی وایە کە گرنگترین شت لە خۆشەویستیدا ئەوەیە ژن و مێرد ڕێز لە یەکتر و کەسوکاری یەک بگرن ئەگەر ناسەرکەوتوو نابێت. پیا و پێویستە زۆر ڕێزی خێزانە خۆ بگری هەموو بنەماڵەکەی ئی کچوو کوڕ و ئەوانە بە تایبەتی ژنەکەی دیارە ژنیش لە سەرەتی حورمەتێ پیاوەکەی بگری و دادە کوردەواری خۆشن وەتێ من بەبیردە پیاوە ژنان هەر پێکەوە ئیش کردووە بە تایبەتی ژن ئیشە دەرەوەشی کردووە و نێوماڵێشی کردووە ئەگە بڵێن مەسەلەن ئەگەر دروێ نەکرابێ ژن کێشەی کردووە ژن ئەویش وەک پیاوی. گەرچی مامۆستا عەلی 82 ساڵ بەهۆی بەساڵاتچوونیەوە ناتوانێت بەباشی ببیستێت، بەڵام زۆر بەباشی خۆشەویستی و ڕێزی ئەو بۆ خاتوونی هاوسەری دەدات بە گوێمیوانەکانیدا. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، قەزای پشدەر. کورد کۆنێکشن لەڤەر بێداویتێ تا جارە بێ هەر شاد و بەختەوەر بن.